دابشکردنی زەوی لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتی شارەوانیەکانی گەرمیان ئێستا لە قۆناغی ئیفرازکردنی زەویەکانن و زیاد لە 10,000 فەرمانبەر بۆ سنووری بەڕێوەبەرایەتی کشتی شارەوانیەکانی گەرمیان گەڕاوەتەوە لە هەردوو سەرۆکایەتی شارەوانی کفری ڕزگاری بۆ خەریکی ئامادەسازین بۆ ئیفرازکردنی زەوی و ڕقم لێدان. باشە چەند فەرمانبەر لە سنووری گەرمیان زەوی پێدرێت کاک بەرزان هیچ داتایەکتان لای لەسەرەوە؟ بە نزیکەی 26,000 فەرمانبەر لە کۆی لە هەموو ئیدارەی گەرمیان لە سنووری ئیدارەی سەربەخۆی گەرمیان شایستە بن بە وەرگرتنی زەوی. باشە کەی دەسەکەن بە دابشکردنی زەویەکان هیچ بڕیارێک هاتووە بۆ ئیفرازکردنی زەویەکان کەی ئەوانە تەواو بێت؟ بێگومان وا بۆ نزیکەی زیاد لە ساڵێکە خەریکی نەخشەسازی و ئیفرازی زەویەکانین و لەو جێگانەی کە شارەوانی زەوی بەردەست هەیە و لەو جێگانش کە زەوی بەردەست نییە داوامان لە وەزارەتی کشت و کاڵ کردووە بۆ ئەوەی زەوی بخرێتە سەر وەزارەتی شارەوانی بۆی نەخشەسازی بۆ بکرێت. چاوەڕێی دوا قۆناغی گەڕانەوەی ناوەکانین دواتر دەسەکەینە تیرۆپشکردن و دابشکردن. باشە چەند قۆناغ ناوماوە بێتەوە کاک بەرزان؟ بەڕوونی نازانین چنێک ناوماوە لەبەرەوە بەشێکی هێز ئەمنیەکان تا ساتی لای ئێمە ڕوون نییە هێزی ئەمنی هەیە لە ئەرکەکانیان لە جێگەیەکی تراخ لێرە دانیشن و لای ئێمە فۆرمیان پڕ نەکردوەوە ئێمە نازانین ئەوە لە لایەنە پەیوەنددارەکانی خۆیانە بۆ چاوەڕێی گەڕانەوەی دوا وەجبەی ناوین و دواتر دەسەکەینە تیرۆپشکردن. باشواتە فەرمانبەران چاوەڕێ بن لەماوەی ئەم ساڵا زەویان بەسەردا بەشەکرێت یاخودەکەوێتە ساڵی داهات دەکەوێتە سەر گەڕانەوەی دوا وەجبەی ناو بۆ باسم کردوت. ئێمە نووسراوێکمان بۆ هەموو سەرۆکایەتی شارەوانیەکان کردووە داوامان کردووە دەست نەکەنە دابشکردنی زەوی یان تیرۆپشکردن بۆی غەدر لە فەرمان شەریحەیەکی تر نەکرێ ڕەنگە دواتر لە کۆتا وەجبا بگەڕێتەوە ئەمە ئەبێتەوەی کە ڕەنگە زەوی باشەکان یان ئەوانەی کە نزیکی شار ئیفراز کراون بدرێتە ئەوانەی کە زووتر ناوەکانی بۆی ئەو نائەدالەتی دروست نەبێت چاوەڕێی گەڕانەوەی دوا لیستی ناوین لە وەزارەتی شارەوانی دواتر دەسەکەنە تیرۆپشکردن.